لە ئەنجامی لێک تێنەگەیشتن و لە ئەنجامی ئەوەی کە زۆر جار مرۆڤ بیر ناکاتەوە کە لە ڕێگەی یاسا یا لە ڕێگەی شەرعەوە یا لە ڕێگەی کۆمەڵاتیەوە کێشەکان چارەسەر کا بیر لە کاتەوە بە هێز چارەسەریکە ئەوە بوو بە تاقیکردن لە نێوان هەردوو بنەماڵەی خزمانی گوندی قوڕاوە و هەروەها خزمانی گوندی کانیسپیکە بەداخەوە دوو برا لە خزمانی گوندی قوڕاوە دەکوژرێن و برایشی تریشیان بریندار دەبێت لە خزمانی گوندی کانیسپیکە کوژراوێک و هەروەها بریندارێک دەبێت و تا کۆی قوربانیانی کێشەی ئەم شەو پێنجن و سێ کوژرا و دوو بریندارن و سەبارەت بەوەی کە کێشەکە کۆنتڕۆڵ کراوە هەردەست بەجێ سوپاس بۆ کەسایەتی و ڕسپی و زانایانی ئاینی لە سنوورەکە و سوپاس بۆ هێزەکانی پۆلیس و ئاسایش بۆ سەرجەم هێزانیەکانی سنوورەکە شەو ئەوەندەی توانیمان کۆنتڕۆڵی بارودۆخەکەمان کرد و بەیانی زووش چوین لە ناحەی تەکێ کۆبوونەوەیەکمان لەگەڵ بەڕێزبەڕێبەری ناحیە و ستافی لیژنەی ئەمنی و کۆمەڵاتی و زانانی ئاینی کرد و سوپاس بۆ لایەنە سیاسیەکانیش کە هاوکارمان بوون سەبارەت ئەوەی زیاتر پەیوەندی بە یاساوە هەیە لەبەرەوەی تەقەکەرەکان خۆی شەڕکەرەکان ئەوانەی کە شەڕیان کردووە زیاتر تەقانی کردو ئەوانە کوژراون و زائیدەن فەرمانیگرتن بۆ هەردوو بریندارەکە دەرچووە و کە ئێستا بە بڕیاریدا دووەر دەست بەسەرن لە ئەمبرانی پۆلیسەوە لە ژێر چاودێریشن لە نەخۆشخانەی سلێمانی.